ئێمە لەسەر ئاسی کوردستان بۆ قوتابیانی یەکەم دووهەم سێهەم 86 قوتابیمان هەیە. لە ئاستی یەکەم 11 قوتابیمان هەیە کە پلەی یەکەمیان بەدەستهێناوە لەسەر ئاسی بەشەکانی خۆیان. 4 قوتابی لەو قوتابیانە لە بەشی زانستی کۆنمرایان 700 واتە لە هەموو وانەکان 100یان هێناوە و 2 قوتابیش لە بەشی وێژەیی یەکەمن لەسەر ئاسی کوردستان و 4 قوتابیش لە بەشی پیشەیی و 1 قوتابیش لە بەشی خوێندنی ئیسلامی. لەسەر ئاسی دووهەم 28 قوتابی لەسەر ئاسی هەرێمی کوردستان لە قۆناغی دووهەمدان، 22 قوتابیان قوتابی قۆناغی 12 ئامادەیی زانستین و 1 قوتابیان قوتابی قۆناغی 12 ئامادەیی وێژەییە و ئەوانی دیکەش 4 قوتابیان قوتابی قۆناغی 12 پیشەین و 1 قوتابیش قوتابی قۆناغی 12 خوێندنی ئیسلامیە. لەسەر ئاسی سێهەم ئێمە 47 قوتابیمان هەیە کە ئەمانە مکەڕەریان پێوترێ، 47 قوتابیمان هەیە و 47 قوتابیش ئاسی سێهەمیان لەسەر مستەوای هەرێمی کوردستان بەدەستهێناوە و لە زانستی 40 قوتابیە، لە وێژەی 2 قوتابیە، لە پیشەی 4 قوتابی و لە خوێندنی ئیسلامی 1 قوتابی.